بسم الله الرحمن الرحيم. مام ڕەحمانی تەمەن 65 ساڵ لە دوکانێکی بچووکدا ماوەی 30 ساڵە کاری دروستکردن و چاکردنەوەی چەقۆ و دەستپێح دەکات. مام ڕەحمان دانیشتووی شاری پیرانشارە لە ڕۆژهەڵاتی کوردستان. تا ئێستا بە شێوەیەک ژیاوە کە داوای هاوکاری لە کەس نەکردو و بە ئارەقی ناوچاوانی خۆی بژێوی ژیانی خۆی دابین کردووە. سینەکەم متەولدم 36 پێما دەبێتە 65 ساڵ. نزیکەی 30 ساڵ دەبێ وەستام وەری 20 ساڵە چەقوسازی و دەستسێ بوو وەسەر وەکو مەقەستی باغی و مەقەستی ئی پارچە فرۆشی و ئەو خەیات و ساڵمانی و ئەوانە ئەمن تیژان دەکەمەوە تعمیریان دەکەم و مەقەستی باغیش و ئەو جۆرە کارانە دەکەم. هەتان نزیکەی 20 ساڵە کەس ئەگلەی لێ نەبوو هەموو کەسی لە کارەکەمیش ڕازینە و خداوەکیلی کەسی دڵی لێم نێشاوە دڵشم لە کەس نێشاوە. خدای بەشی ماڵ و منداڵی خۆم پەیدا دەکەم پێی بەڕە دەستم هەر باشە خەراب نییە ڕۆژانێت چەندی بۆم پەیدا بێ ئێوارە نەگەچوومەوە دەڵم ئەلحەمدولای خدایە لێت بەزیاد بێ حەد چەندی بە نسیبت کرد قسمەت و نستی بەرچەری خدا بە قسمەتت کە هیچ چیزێکم ناوێ ئەمە نابێ زیاد بێکم دەڵم خدایە ئەوە دەم بە قسمت کە پێی بەڕێ بچم. واتم ئەم قەستم بۆ تیشکەوە زۆر چاکم بۆ پارچەی زۆر جوان بدرێت ئیماڵی وەنیە ئارێ وەڵڵا یا لە لای دڵی خەڵکی ئەم ئەلحەمدولای خۆشەویستە پیاوی چاکە ئەخلاقی باشی هەیە دەگەڵ خەڵکی ڕووخۆشە پیاوێکی باشە پیاوێکی خەراب نییە ئەوایە حیسانێکی بە مەشرەف خۆش حیسانێکی باش پیاوی چاک بە وسوڵی شتێکی وەگی دیکە نییە ئەڵای زۆر شتی زۆر لێی دیکەم پرسیویستمە بە وسوڵترە. لە دەڤەری پیرانشار تەنیا مام ڕەحمانی 65 ساڵان هەیە کاری چاکردنەوە و نوێکردنەوەی چەقۆ و دەستپێح دەکات.